یەکەمین فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگام بەردەوامە و لە ماوەی چەند ڕۆژی فیستیڤاڵەکەدا چەندین فیلم و کورتە فیلمی نایاب پێشکەشکران. جا ژمارەیەکی زۆر لە میوانان لە ناوخۆی بێرمینگام و شارەکانی تری بەریتانیاوە هاتن بۆ سیرکردنی فیلمەکان. جگە لەمەش میوانانی بیانی ئینگلیزەکان هاتوون بۆی کە سەیری فیلمە کوردیەکان بکەن و فیلمانەی کە لەم فیستیڤاڵەدا نمایش دەکرێن. دەستگای میدیا کورسات لە ماوەی ڕۆژانی فیستیڤاڵەکەدا بەردەوام ڕووماڵی ئەم فیستیڤاڵە کردە بەهۆیەوەی کە سپۆنسەری میدیایی فیستیڤاڵەکەیە. جا لەگەڵمدا بن بۆی چەند کەسێک لە میوانان لە ئەو کەسانەی بەشدارن لە فیستیڤاڵەکەدا لێدوانیان لێوەربگرم و بۆچوونیان دەربارەی فیستیڤاڵەکە بزانم. ئەوەی سەرنجمە لێرە لە ڕاستیە لە هەر چوار ڕۆژی فێستیڤاڵەکە زۆرترین فیلمەکان فیلم کورتە فیلمن، هەرچەند هەندێکیان نەختێ درێژن لە نیو سەعات 35 دقە ئەوانە تا 40 دقەشی وا بزانتیا بوو تایە، بەڵام سێ فیلمی درێژی تایە با بڵێن فیچە فیلم. هێشتا من یەکێکیان بینیوە ئەمڕۆی دووەم عەرزەکرێ و پیشانەدرێ و ئەوەی سبەینێژەوەی سێم پیشانەدرێ. ئەوەی یەکەم فیلم کە دوێن پێرە بینیم فیلمێکی مان و خەلیل بە ناوی دراوسێگان، بەڕاستی فیلمێکی زۆر جوان بوو. لەبەرەوە ئێستا ئەم فێستیڤاڵە ئەگەر من بەزەو فیلمەشم ببینایەتیایە بۆ من دەستکەوتێکی گرنگ بوو، لەبەرەوەی احتیمال بۆ فیلمە نەیبینم. 34 ساڵیشە فیلمەکە کراوە بەڵام من لە هیچ شوێنێکە نەمدیوە. ئەوە یەکێ بڵین لەو شتانی کە من بڵین تا ئێستا تا ئەم لەم سێ ڕۆژەیە بینیومە. ئەوەی فیلمە کورتەکانیش بەڕاستی کۆمەڵێک کورتە فیلمی زۆر زۆر جوانی تیا بوو. ئەز وەک دەرهێنەرێکی کورد ڕاستی تەبلی وەقع فستیڤالا دەبم، هەموو فستیڤالا دەبم فیلمێخوا نەها فیلمێ جیران و بەری چەند ساڵامە قەداند مە الفستیڤالا بیرمنگهام فیلمێ کوردی شانیدن بڕاستی ساڵایەکە مینە وەک هەر فستیڤالەکەی وەک هەر کارێکی ژیانە مرۆڤدە گەڤایەکە مین وێ زەحمەت بە لێبەلێ ڕیا هەری درێژ بگەڤایەکە مین دەست پێ دکە ئەس گەلێکێ فەش بووم گۆ فیلمێ جیران وەک فیلمێ بەکردنا فستیڤالێ بوو مدید بێ چاوە ملەتێ کورد برچیە سینەمایە مدید بێ چاوە سینەما هاتیە داگرتن لە بیرمینگهام هاتنە فیلم تەماشا بکەن لە فیلمێ دی فیلمێ کورد تەماشا دەکەن دریا سینەمارە ئەم دخوازن گۆ ئەم چیرۆکێ کوردی ئەم دخوازن گۆ ئەم پرسگرێکا کوردی ئەم پرسە ملەتێ کورد بێچ قاسی ئەم نازک و دەلال و جوانن ئەم بگهین دنیایە. Hello, my name is Alexandra Markovic and I'm one of ئەلێکساندرا مارکۆڤیچە. بەڕاستی هەڵبژاردننی گەورەی فیلمە نایابەکان هەبوو. زۆر قورس بوو لە کۆتاییدا بڕیار بدەیت کێ سەرکەوتوو دەبێت. زۆربەی فیلمەکان ناوازە بوون. زۆر سەرسامن بە کواڵیتی فیلمەکان و بەرهەمهێنان و بیرۆکە و چیرۆکەکانیان. زۆر سەرسوڕهێنەر بوون. ئەوە شانازیەکی ڕاستەقینەیە بۆ من کە دادوەر بم لە فستیڤاڵی بیرمنگهام. فستیڤاڵەکە زۆر بەباشی ڕێکخراوە. هیوای باشترین لە داهاتوودا دەخوازم.